لێرەکانی هەفتەی شەشەمی خولی نایەبی لاوانی کوردستان دوو یاری بەهێز چوار یانەکەی ڕیزبەندی پێشەوەی خولەکەی لە خۆی کۆکردەوە. هەندرێنی پێشەنگ میوانداری پێشمەرگەی سلێمانی کرد و پێشمەرگەی هەولێری دووەمیش میوانداری شێروانەی کرد. لیاری هەندرێن و پێشمەرگەی سلێمانی لە سەرەتاوە تیپی میوان باشتر دەرکەوت و چەند دەرفەتێکی گۆڵی لەدەستدا. دواتر لاوانی هەندرێن بەخۆیان کەوتنەوە و دوای دروستکردنی چەند هەڵێکی گۆڵ تۆمارکردن لە خولەکی 41 لە بەرزکردنەوەیەکی جوانی ئەحمەد سەڵاح عەلی تەڵعەت گۆڵ یەکەم و پێشکەوتنی بۆ لاوانی هەندرێن تۆمار کرد. لا نیوەی دووەم یاریەکە و لە یەکەم هێرش محەممەد ڕێبوار ئەنجامەکەی بۆ لاوانی پێشمەرگەی سلێمانی یەکسان کردەوە. یاریەکەش تا کۆتایی بەم ئەنجامە مایەوە و یاریەکە بە یەکسانی بە کۆتا هات. الحەمدوللا مەشوقت یەکەم خوا مۆفەقیکردین گۆڵمان کرد. دەمانتوانی زیاتر بکەین بەڵام تۆی پێخۆی وایە لەعبەت الئەخطاء هەر بۆ ئەخطاءش گۆڵمان کرد. یعنی هەر بۆ هەڵەیەش کە لە شتێکی نایاسایی و نەئاسایی گۆڵێکمان خوارد. ئیدی تۆپانش وایە گەنجن یاریزانن لاویشن تو برەی تەسیراتی جەوانب و تەسیراتی جمهور و ئیعلام و ئەو دەوروبەرە هەموو تەسیراتی لەسەر هەیە. بەڵام الحەمدوللا لە یاریزانەکانم ڕازیم 100% ئەوەی ئەمە پێمان گوتن 100% تەطبیقیان کرد. دەستخۆشیان لێ دەکەم. لە شەشەم یاری خۆماندا لە خولی لاوانی نایبەکانی کوردستاندا ڕوبەڕوویانی هەندرێن بووینەوە لە یاریگای هەندرێن بوو. ئەنجامەکە توانم بڵێم دادپەروانان نەبوو چکە فرسەیەکی زۆرمان لەدەسدا. بەڵام یەک خاڵێکیش لە ناو یاریگای هەندرێن هەر باش. لا پیرمام لاوانی پێشمەرگەی هەولێر و شێروانە ڕوبەڕووی یەکتر بوونەوە. لە خولەکی 12 یوسف وریا گۆڵ یەکەمی بۆ لاوانی پێشمەرگەی هەولێر تۆمار کرد. لا نیوەی دووەم یاریەکە و لا خولەکی 65 ڕێبین ڕەحمان گۆڵی دووەمیشی بۆ لاوانی پێشمەرگەی هەولێر زیاد کرد. دوای چوار خولێک ناوبژوان لێدانێکی سزای بۆ شێروانە ئەژمار کرد و محەممەد ئەحسەن گۆڵی یەکەمی بۆ شێروانە تۆمار کرد. لە خولەکی 77 محەممەد عوسمان بە تۆمارکردنی گۆڵی دوم بۆ لاوانی شێروانە ئەنجامی یاریەکە یەکسان کردەوە. یاریەکەش هەر بەم یەکسانیە با کۆتا هات. تاکیدەمە ناو مەلعبی خۆمان بوو لە دەستدانی دوو خاڵۆمەوەکو خەسارە وایە بەڕاستی ئەمە دوو گۆڵ لە پێش بووین. بەڵام دەتانم برێم لە کەم ئەزبوونی یاریزانەکان و ڕاگررتنی دەوری لۆماوەی 10 ڕۆژ 12 ڕۆژ تاسیراتە چتەواوی لەسەر بابرنتوانای جستەی یاریزانەکان هەبوو. گێمی یەکەم بە حکمەوەی ئەمە ئەمڕۆ نەقسمان هەیە. یاریەکی باشمان کرد بەڵام موفق نەبووین لە پێشەوە. گۆڵمان لێکرا. گێمی دووهەم یاریەکەمان گۆڕی تەشکیلەمان گۆڕی سڵفە بە هەڵەیەکی بچوو گۆڵمان خوارد بەڵام توانیمان هێدی بگەڕێنەوە بۆ یاری و گۆڵی یەکسان بوونیشمان کردەوە. توانیمان دوو گۆڵ ئەنجام بدەین. فرسەتی بەجددی فرسەتی گۆڵی بردنەوەشمان دوو جا سێجا بۆ ڕەخسا. بەمەنجامە هیچ گۆڕانکاریەک بەسەر پلەکانی پێشەوەی ڕزبەندی یانەکاندا نەهاتوو. هەندرێن بە 12 خاڵ لە پێشەنجی مایەوە و پێشمەرگەی هەولێریش بە 11 خاڵ لە خانەی دووەمە و یانەکانی سیروانی نوێ و شێروانە و پێشمەرگەی سلێمانی و دوهۆکیش بە 10 خاڵ لە خانەکانی سێم تا شەشەم دێن. تەنها 3 هەفتە ماوە خولەکە با کۆتایی بێت. ڕکابەری نازناوەکەش تا دێت بەهێزتر دەبێت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.